ھەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان کە قەیرانێکی سیاسی لە نێوان هەولێر و بەغداد و قەیرانی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان لێکەوتەوە گەلێک پرسیاری لای خەڵکی کوردستان و لایەنەکان و پارلەمانتاران دروست کردووە کە چاوەڕوان دەکرێت حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان وەڵامیان بداتەوە. بڕیار وایە ڕۆژی چواری ئەم مانگە نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پارلەمان و سەرۆکی فراکسیۆنەکانی کوردستان و هەردوو لیژنەی دارایی و سامانە سروشتیەکان لەبارەی پرسی فرۆشتنی نەوتەوە کۆب بێتەوە. بە پێی سەرچاوەکانی هەواڵ پێشبینی دەکرێت نێچیروان بارزانی لەو کۆبوونەوەیەدا باز لەبارەی هەناردەکردن و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانەوە بکات و فراکسیۆنەکانیش داوا دەکەن ئەو کۆبوونەوەیە کراوە بێت و بۆ ڕای گشتی بڵاو بکرێتەوە. لەو بارەی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە یادداشتێکدا کە ئاڕاستەی سەرۆکایەتی پارلەمانیان کردووە بە پێویستی دەزانن کە سەرۆکایەتی پارلەمان بە گوێرەی پەیڕەوی ناوخۆ و یاسا و نەریتە کارپێکراوەکان کێشەیەک بڕەخسێنێت بۆ ئەوەی دانیشتنەکە کراوە بێت بۆ هەموو ئەندامانی پارلەمان و لەگەڵ ڕەچاوکردنی بەرژەوەندێ باڵاکانی گەلەکەمان ڕێڕەوی دانیشتنەکە بۆ ڕای گشتی بڵاو بکرێتەوە. ئەم یادداشتی فراکسیۆنی گۆڕان لە کاتێکدایە کە عومەر عینایەت پارلەمانتاری ئەو فراکسیۆنە لە وتارێکدا لە ڕۆژنامەی ئاوێندا بڵاو کراوەتەوە دەڵێت لە سەردانی ڕۆژی 28 مانگی ڕابردووی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستاندا بۆ پارلەمان نێچیروان بارزانی وەک مامۆستا لە پۆلی پارلەمان محازەرەی خوێندە و لێیدا ڕۆشت. ئەو ئەندام پارلەمانی گۆڕان ئەندام پارلەمانەکانیشی وەک قوتابی عاقڵی پۆل وەسف کردووە. هەر سەبارەت بە سەردانەیەک لە دواییەکانی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستانەوە بۆ پارلەمانی کوردستان و مەبەستەکانی ئەم سەردانە ڕێواز فایق ئەندامی پارلەمان لەسەر فراکسیۆنی یەکێتی لە لێدوانێکدا بۆ کوردسات نیوز ڕای گەیاند هاتنی سەرۆکی کاربەڕێکەری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پارلەمانی کوردستان یاساییە، بەڵام ناتوانرێت بە گوێرەی یاسا پرسیاری لێ بکرێت چونکە لەسەر داوای خۆی هاتووە و پارلەمان بانگێشتی نەکردووە وتوێتی بۆ ئەوە دێم کە زانیاری بە پارلەمان بدات. ڕێوازفایق ڕوونیشی کردەوە مادەی تایبەت هەیە بە دیاریکردنی شایستە داراییەکانی حکوومەت بەپێی ئەو مادە یاساییە پێویستە پێش ئەوەی حکوومەت بڕیار لەسەر فرۆشتنی نەوت بدات دەبێت لەگەڵ پارلەمان دابنیشێت بۆ یەکلاییکردنەوەی ئەو مەسەلەیە، بەڵام هەرێمی کوردستان لە 22 مانگی ئایارەوە دەستی کردووە بە فرۆشتنی نەوت و لە 28 مانگ پارلەمانیان لێ ئاگادار کردووەتەوە. لە سەردانەکەی پێشووی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەردا بۆ پارلەمانی کوردستان زۆر پرسیاری پارلەمانتاران و خەڵکی کوردستان بەگشتی وەڵام نەدرانەوە و نازانرێت داخۆ لەم سەردانەی ڕۆژی چواری مانگی سەرۆکی کاربەڕێکەردا ئەو پرسیارانە وەڵام وەردەگرنەوە یاخود بەکراوەیی دەمێننەوە.